کە تەقاعد بووم مامۆستا جەبار گوتیان کولیە حقوق دەکاتەوە مەسائی تەقدیممان کرد 140 کەسیان وەگرت ناوم لە ناوی نەبوو ئەو دەمایی لە نوهەتیەکەوە ئەو بەشەش لەگەر ئەمستی ئینتەرناشنال مەسئولی بەشی کوردستان بووم لەگە ئەو ڕێکخراوە کارم دەکرد هانیە خان دەهات هانیە عەزەدین مفتی ئوردن بوو مەسئولی مەلەفی عێراق بوو سەردانی گشت سەرکردەکانمان دەکرد و تاقیقاتمان دەکرد تا 96 یەک لە سەردانەکان سەردانی مام جەلالمان کرد هەزار ڕەحمەتی لێبی گوتم مام جەلال فکرەکم هەیە گوتی بلێ گوتم کولیە حقوق کرایتەوە لە هەولێرێ 140 کەسیان وەگرتیان لە منەوە بگرێ مام چونکە ئەزمموی خوێندنم هەیە لەو 140 چل هەواز دەینێن چکە ناتان تەواوکرد 100 دەمینێ حتا تەخەڕوز دەکەن دەمە حامی تەخەڕوز ناکە ئەمەش وەرنەگیرایە من عەدەلم 74 وەرنەگیرایمە ئەگەر جەنابەت ئەمر بکەی پشتگیریان بکەی ئەو 140 بکەنە 300 100 واز دەینی کە تەخەڕوز دەکە عەلەقە 100 محامی تەخەڕوز بکە بکە وتی وەڵا دەیکەم ئیتر بیرۆکە سەری گرت و خۆمان دۆزیەوە لە کولی حقوقمان تەواو کرد لە 10 ئەوایل بوو زۆر باش کە خوێندنم تەواو کرد بچم ماستەری بخین و ڕوومان کردە هۆڵندا بووینە ڕۆژنامەنووس بەس ئێستا شەرکاری پارێزەری و وەکو مستەشاری قانونی بەردەوامم بەلان وەکو بلێی جاحلەکان لەو بوارە یارمەتی دەدەم بخۆم ئامۆژگاریان دەکەم زۆر باشە کاک ئەحسان من زۆر سوپاس دەکەم زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ کاتی خۆت بۆ ئێمە تەرخان کرد بۆ پرۆگرامەکەت هیوادارم پرۆگرامەکەشت بەدڵ بوو بێ ئینشاءڵڵا هیوای سەرکەوتتان لێ دەخوازم هەر هەموو ستافەکە بەخێر بێ سەرچاوان کاک مەسەری شەروە ئینشاءڵڵا لقاءاتمان بەردەوام دەبێت ئینشاءڵڵا من دووبارە بەعەرەبی بێدەنێن ما لا يدرك كله لا يترك كله ئەو لقایە ڕاستە ئەوەیە بەلان ئەوەی کە وەرگرت نمونەیەکە بەلان زۆریش هەیە کە من نایگەینێ بەلە لێ ئەو مەسەلەی بە عەرەبی لۆی دەستت خۆش بێتە هیوادارم پرۆگرامەکەم ئەگەر بەشێکی کەمیش بوو بێ لە ژیانی بەڕێستان باسمان کردی و خەڵک پێ ئاشنا بن زۆر خۆشحاڵ بووم زۆر سوپاس دەکەم دووبارە سوپاس دەکەم.